سڵاتان لەبێت ئازیزان و خۆشەویستان بەخێر بێن بۆ کۆرسی نێتوەرک پلس لە بابەتی مرۆمان باسی پرۆتۆکۆڵی MGRE دەکەین. لەوانەکەی ڕابردوو باسی GRE مان کرد کە گوتمان کارە سەرەکیەکەی دروستکردنی تونێلە و هەروەها باسی کاپسوێشنیشمان کرد. بەڵام لە بابەتی ئمڕۆ کە باسی MGRE دەکەین بەشێکە جۆرێکە لەو پرۆتۆکۆڵە. با پێکەوە پێناسێکی MGRE بکەین. پرۆتۆکۆڵی MGRE جۆرێکە لە پرۆتۆکۆڵی تونێل لە جۆری GRE کە ڕێگە بە دروستکردنی تاکە تونێلێکی فەرەخاڵ دەدات یانی مەڵتی پۆینت لە نێوان هەبوو ژمارەیەک لە سپۆک. سێشت هەیە لەو پێناسەیە دەبێت بیزانی تاکو ئەو پێناسەیە ئاسان بێت و لە پێناسەکە تێبکەن. یەکەم شت MGRE جۆرێکە لە پرۆتۆکۆڵی تونێل یانی کارە سەرەکیەکەی گوێی چیە دروستکردنی تونێلە وەکو پرۆتۆکۆڵەکەی وانەی ڕابردوو کە باسمان کرد GRE. بەڵام لێرە وەک دەبینن ئێمی بۆ زیادکراوە ینی مڵتی پۆینت. دووەم شت کە دەبێت لەو پێناسەیە بیزانین جیاوازی نێوان پۆینت و پۆینت و مڵتی پۆینت. ئەو جیاوازیە زۆر بە ئاسانی کاتێک دەڵێن خاڵ بە خاڵ واتە دوو ئامێر پەیوەندیان هەیە بە یەکتر تەنها ئەو دوو ئامێرە سود لە یەکتر وەردەگرن. بۆ نمونە کاتێک دوو کۆمپیوتەر ڕەبتی یەکتر دەکەی ئەوەیان پۆینت و پۆینتە. کاتێک لاپتۆپەکەت ڕەبتی پرێنتەرەکە دەکەی بە کێبڵ یاخود بە ئینتەرنێت ئەوەیان پۆینت و پۆینتە. بەڵام لەلایەکەی تر کاتێک دەڵێن فەرەخاڵ مەڵتی پۆینت یانی چەندین ئامێر سود لەو ئامێرە وەردەگرن. بۆ نمونە چەندین کۆمپیوتەر سود لەو پرێنتەرە وەردەگرن. بۆ نمونە چەندین کۆمپیوتەر لە ڕێگای ئامێری سویچ دەتوانن ڕەبتی ئینتەرنێت. کەواتە تۆ دە کۆمپیوتەر لە ڕێگای ئەو ئامێرە توانیان بدەن بە شوێنی وەبەستی خۆیان ئەویان مڵتی پۆینتە یانی تەنها بۆ دوو ئامێر دروست نەکرا. سێەم شت کاتێک باسی هەبوو سپۆک دەکەین هەب ینی ناوەند چۆن دەڵێن ئێمە ئۆفیسێکی سەرەکیمان هەیە لەگەڵ لقەکانی کۆمپانیا هەب ئۆفیسە سەرەکیەکەیە. باشە سپۆک لقەکان کاتێک ئێمە دەڵێن تەپۆلۆژیای هەبوو سپۆک یانی تۆ ئۆفیسێکی سەرەکیت هەیە و هەروەها چەندین لقت هەیە. باشە بە شێوەیەکی باو لە تۆڕەکانی VPN فرەخاڵی داینامیکی بەکاردێت. یعنی ئەو پرۆتۆکۆڵە کاتێک دەڵێن MGRE زیاتر لە VPN بەکاردێت لە جۆری داینامیک مڵتی پۆینت VPN. ئامانجی ئاسانکاریە بۆ دروستکردن و بەڕێوەبردننی تونێلەکە لە نێوان گرێبەستەکاندا بەبێ ئەوەی پێویست بکات بۆ هەر لەقێک تونێلێکی تایبەت دروست بکرێت. ئەوەیان زۆر گرنگە ئێستا زیاتر لە پۆینت و پۆینت و مڵتی پۆینتیش تێدەگەن لە ڕێگای ئەو وێنەیە. ئەگەر ئێمە پرۆتۆکۆڵی GRE بەکاربینین کە لەوانەکەی ڕابردوو باسمان کرد و گوتمان کە پۆینت و پۆینتە و هەروەها ئۆفیسێکی سەرەکیمان هەیە و چەندین لقمان هەیە. ئەگەر لە ئۆفیسی سەرەکی بمانەوێت تونێل دروست بکەین تاکو بتوانین قسە لەگەڵ ئەو سێ لقە بکەین پێویستمان بۆ کە سێ تونێل دروست بکەین چونکە شێوازی GRE لە ئەسلی خۆی پۆینت و پۆینتە خاڵ بە خاڵە. بۆ نمونە تونێلی یەکەم نێوان ئۆفیسی سەرەکی و لقی یەکەم تایبەتە و هەروەها تونێلێکی دیکە دروست دەکەین بە ناوی تونێلی دووەم تەنها نێوان ئۆفیسی سەرەکی و لقی دووەم و هەروەها تونێلێکی دیکە دروست دەکەین نێوان ئۆفیسی سەرەکی و لقەکەی سێم. کەواتە ئێمە چەند تونێلمان هەیە لێرە سێ تونێلمان هەیە. ئەو سێ تونێلە دەبتە باڵ هەرگرانی و دەبێتە شتێکی قورس بۆ ڕاوتر و لە ڕووی ئیدارەوە ئیدارەکە زۆر زەحمەت دەبیتن کاتێک تۆ دەتەوێت سێ تونێل بەڕێوە ببەی لە ڕۆی تشت پرۆتۆکۆڵەکانی و لە ڕووی پرۆگرامکردنی تونێلەکان. باشە چۆن ئێمە ئەو کێشەیە حەلکەی یعنی ئێمە دەمانەوێت سێ لقەکان لە ڕێگای یەک تونێلەوە قسە لەگەڵ یەکتری بکەن نەک سێ تونێلمان هەبێت لە ڕێگای ئەو پرۆتۆکۆڵە کە بەشێکە لە GRE کە پێی دەڵێن MGRE مڵتی پۆینت GRE. ئێمە چ دەکەین زۆر بە ئاسانی سێ پۆینت دروست ناکەین تەنها یەک تونێل دروست دەکەین. سێ تونێل دروست ناکەین تەنها یەک تونێل دروست دەکەین وەک دەبینن ئۆفیسی سەرەکیەکە یەک تونێلی دروست کرد بەو ئایپیە لقی یەکەم بە نەفسی ناوی تونێل
تەنها آیپیەکەی دەگۆڕیتن دروستی کرد وە لقی دووەم هەر تونێلیەکە و لقی سێم هەر تونێلیەکە کەواتە سێ لق لەسەر هەمان ناوی تونێل بە آیP جیاواز توانیان ڕەبتی ئۆفیسی سەرەکیەکە بن توانیان پەیوەندی بە ئۆفیسی سەرەکیەکە بکەن ئەوە مەڵتی پۆینت GRE کەواتە سوودە سەرەکیەکە ئەوەیە بە جیاتی ئەوەی ئێمە سێ تونێلی جیاوازمان هەبی بەڵکو ئێمە یەک تونێلمان هەیە بۆ هەر سێ لق باشە ئەوە کاری MGRE کەواتە کامیان پۆینت و پۆینتە لێرە GRE پۆینت و پۆینتە کامیان مەڵتی پۆینتە وەک دەبینن MGRE مەڵتی پۆینتە ئینەهۆ هەر سێ لق توانیان سوود وەربگرن لەسەر هەمان تونێلی ژمارە یەک لە هەردوو وێنەی بەرامبەرتان لە GRE و هەروەها لە MGRE شتێک هەیە زۆر گرنگە کە پیزان کاتێک لقی یەکەم دەیەوێت قسە لەگەڵ لقی سێیەم بکات ڕاستەوخۆ قسەی لەگەڵ ناکات ئێستا دەڵێن باشە ئێمە لێرە مەڵتی پۆینتمان هەیە کە هەر سێ لق لەسەر نەفسی ناونیشانی تونێل دامەزراوە بۆ ناتوانێت بۆ نمونە لقی یەکەم ڕاستەوخۆ قسە لەگەڵ لقی سێیان بکات تاکو بتوانن لقەکان قسە لەگەڵ یەکتری بکەن بەڕاستە و خۆیی ئەو کات پێویستمان بە پرۆتۆکۆڵێکی دیکەیە کە پێی دەڵێن NHRP ئەو پرۆتۆکۆڵە وا دەکاتن کە لقەکان ڕاستە و خۆ قسە لەگەڵ لقەکەی بەرامبەری بکاتن لە پرۆتۆکۆڵی MGRE بەڵام وەک پرۆتۆکۆڵ بە خۆیانەوە بە ئەسلی خۆیان وەک MGRE و GRE بە هیچ شێوەیەک لقەکان قسە لەگەڵ یەکتر ناکەن ینی سپۆکەکان قسە لەگەڵ یەکتر ناکەن باشە هەردەم دەبێت بگەڕێنەوە هەب و لە هەبەوە دووبارە هەبەکە هەڵدەستێت بە ئاڕاستاکردنی زانیاریەکان و داتایەکان بۆ لقەکە کەواتە ئەو تێبینیە زۆر گرنگە کە بیزانن بە هیچ شێوێک پەیوەندی ڕاستەوخۆ نییە لە نێوان لقەکان لە نێوان سپۆکەکان لە MGRE تەنها لە حاڵەتێک نەبێ ئەگەر پرۆتۆکۆڵی NHRP مان زیاد کرد لەسەر MGRE باشە MGRE چۆن کار دەکە وەک GRE کە گوتمان یەکەم شت داتای کەپسول دەکات کەپسولکردنی داتا GRE داتاکانی بەکارهێنەر کەپسول دەکات بۆ ئامادەکردنی بۆ گواستنەوەی پارێزرا و لە ڕێگای تۆڕەکە وەک ئەگەر لە بیرتانبی ڕسمی کارتۆنەکەدا نابوو کە گوتمان ئینکاپسولیشن تەخلیفکردنە واتە پێچاندنەوەی داتایەکەیە بە سەرداتایەکی تر دووەم شت کەپسولکردنی دڵنیایی دەدات لەوەی کە دەتوانرێت داتاکان لە ڕێگای تونێلی VPN بنێرکرێت دووەم دروستکردنی تونێلی داینامیکی لە بڕی ئەوەی کە بەدەستی تونێلی ستاتیک نێوان هەبوو گرەیەکان ڕێک بخەین MGRE بە شێوەیەکی داینامیکی تونێلەکان بە پێی پێویستدا دەنووسێنێت یعنی کەواتە ئێمە گەڕینەوە باوەتی پۆینت و پۆینت بە جیاتی ئەوەی ئێمە سێ تونێل دە تونێل دروست بکەین بۆ دە ڕاوتەر و دە لقی جیاواز بەڵکو ئێمە یەک تونێل دروست دەکەین و هەر 15 لقەکە دەتوانن سوود لەو تونێلە وەربگرن باشە ئەوە زۆر زۆر گرنگە کە بیزانن دووەم ئەمەش ئالۆزی ڕێخستن کەم دەکاتەوە و سەرچاوەکانی تۆڕەکە باشتر دەکات وەک دەزانن هەموو ئامێرەك سەرچاوی هەیە کە پێکاتووە لە CPU لە ڕام لە مواصفاتی ئامێرەکە کاتێک ئێمە 20 لقمان دەبێ و دەمانەوێت ئەو 20 لقە ڕەبتی ڕاوتەرە ڕئیسیەکە بکەین ئەوە لە سەرچاوەکەی کەم دەکاتەوە گەرچی ئێمەش بین 20 تونێل دروست بکەین ئەویان زۆر زۆر خراپە بۆ ئامێرەکە و خراپە بۆ سەرچاوی ئامێرەکە تا بۆیە مەڵتی پۆینت GRE کاتێک یەک تونێل دروست دەکات و 20 لە قڕەبتی تونێلەکە دەکا ئەوەشیان لەبتە هۆی کەمی بەکارهێنانی سەرچاوەکە بە ڕادێکی زۆر و غەیری وەش کاتێک دەڵێن ئالۆزی ڕێخستن گەرتۆ بێیت یەک تونێل دروست بکەی پێویستت بکاتە لە ڕووی زانینی IP ئەدرێسەکان و IP لقەکە و چۆن ڕەبتیان دەکەی و چ پرۆتۆکۆڵێک زیاد دەکەی لەسەر تونێلەکە بەڵام گەر تۆ 20 تونێلت هەبی کەواتە دەبێت 20 جارە تۆ ئەو کارە دووبارە بکەیەوە بە شێوازی جیاواز بە بۆیە ڕێخستنەکە زۆر زۆر زەحمەت دەبی
بۆیە سوودی سەرەکی MGRE ئەوەیە کە لە ڕووی ڕێخستن ئاڵۆزیەکە کەم دەکاتەوە. دووەم لە ڕووی سەرچاوەی بەکارهێنانی ڕاوتەر و ئامێرەکان لەویش زۆر باشترە سەرچاوی کەم سەرۆک دەکات. سێەم شت ڕۆخاندنی تونێل. کاتێک پێویستی بە پەیوەندی نەما MGRE تونێلەکە دەڕوخێنێت بۆ ئەوەی سەرچاوەکانی تۆڕەکە یانی ڕاوتەرەکە هەردەم کار نەکەن بۆ تونێلێکی بەتەڵ. یەکێک لەو کارە گرنگانە کە پێشکەشی دەکات پرۆتۆکۆڵی MGRE و هەروەها پرۆتۆکۆڵی GRE کاتێک کاریان بە تونێلەکە نەما ڕاستەوخۆ تونێلەکە دەڕوخێنن لە نێوانیان، بەڵام کاتێک پێویستیان بە تونێلەکە دەبێت ڕاستەوخۆ بەکاری دەهێنن. چونکە ئەگەر تونێلەکە بەتاڵ بێت و کەس کاری بەو تونێلە نەبێت ڕاوتەرەکان هەردەم کار دەکەن و هەردەم لە سەرچاوەکانیان بەشێکی زۆر تەرخان دەکەن بۆ ئەو تونێلە. فبۆیە ئەو پرۆتۆکۆڵە زانی ئەو تونێلە بەتاڵە ڕاستەوخۆ بە شێوازێکی تۆماتیک تونێلەکە دەڕوخێنیتن. تونێلەکە لەسەر داواکاری دروست دەکرێن وەلا دەبرێت. تایبەتمەندیە سەرەکیەکانی MGRE: یەکەم تونێلی داینامیکی. تونێلەکان بە شێوەیەکی داینامیک دروست دەکرێت بەبێ ڕێخستنی ئستاتیک. دووەم پشگیری بۆ پەیوەندی فەرەخاڵ. یەک ڕووکار دەتوانێت پەیوەندی لەگەڵ چەندین خاڵی جیاواز بکات، ینی یەک تونێل وەک لە وێنەیە دیارە یەک تونێلمان هەیە بە ناوی سفر، هەردوو لق لەسەر نەفسی تونێل توانای گواستنەوە و ئاڵوگۆڕکردنی داتایان هەیە. سێەم توانای گەورەکردن بە ئاسانی مامەڵە لەگەڵ پۆڕە گەورەکان دەکات کە گرەیان زۆرە. وە خەڵێکی گرنگیش ئەوەیە کاتە تۆ لە قیتازە زیاد دەکەی زۆر بە ئاسانی دەتوانیت زیادی بکەیت، چونکە MGRE بە شێوازێکی داینامیک ئیش دەکات. چوارەم یەکگرتن لەگەڵ پرۆتۆکۆڵەکانی ئاسایش بە شێوەیەکی بێکێشە لەگەڵ پرۆتۆکۆڵەکانی وەکو IPsec بۆ کۆدکردن کار دەکات. بەڵکو تاکو ئێمە بمانەوێت سکورێتی زیاد بکەین بۆ تونێلەکەمان و تونێلەکەمان لە هەموو شتێکەوە تەواوبی پێویستمان بەوەیە یەکەم شت تونێلێک دروست بکەین MGRE. دووەم شت پێویستە پرۆتۆکۆڵی IPsec دانین لەسەر تونێلەکە. سێەم شت پێویستە NHRP دانین لەسەر تونێلەکە کە لەوانەی داهاتوو ئینشاءڵڵا باسی دەکەین تاکو لقەکان ڕاستەوخۆ قسە لەگەڵ یەکتر بکەن. چوارەم OSPF دادنێن، یعنی پێویستمان بە پرۆتۆکۆڵی زیاترە تاکو ئێمە بتوانین تونێلێکی پارێزرا و ڕێکخرا و دروست بکەین. بەڵام MGRE و GRE تەنها کاریان دروستکردنی تونێلەکەیە. MGRE بنەمای دروستکردنی VPN داینامیکە، کەواتە یەکێک لەو شتە گرنگانەی VPN MGRE. MGRE لە ناو ژینگەی VPN بەکاردێت بۆ دروستکردنی تونێلێکی مەجازی کە ڕێگە بە بەکارهێنەران دەدات داتا لە نێوان خەڵە جیاوازەکان وەکو لقەکان لە ڕێگەی ئینتەرنێت و تۆڕەگشتیەکان بنێرن. MGRE بە هاوبەشی لەگەڵ DMVPN فرەخخاڵەی داینامیک بەکاردێنرێت بۆ ئاسانکاری پەیوەندیەکان کە خۆی DMVPN واتە Dynamic Multipoint Virtual Private Network. کەواتە DMVPN بە هاوبەشی لەگەڵ کامە پرۆتۆکۆڵ کار دەکە لەگەڵ MGRE، چونکە لەوانەیە پرسیارەکەت بۆ بێ کە پێت دەڵێ which protocol is used with the Dynamic Multipoint VPN deployments. دەڵێتن کامە پرۆتۆکۆڵ لەوانەی خوارەوە لەگەڵ DMVPN-ەوە بەکاردێت کە گوتمان Dynamic Multipoint VPN. کەواتە پرسیارە ڕاستەکە MGRE. هاوڕێیانە خۆشەویستان گەشتنە کۆتایی بابەتی ئیمڕۆمان کە باسی پرۆتۆکۆڵی MGRE ما کرد. هیوادارم سوتان لە بابەتەکە بینی بێت تاکوانەی داهاتوو خوداتان لەگەڵ هەر شەب.